لە یەکەم تەوەری بەیانی باش کوردستاندا من بەس لە بابەتێک دەکەم کە پەیوەندیدارە بە یەکێک لە هێڵە خاریەکانی یەخود هێڵە خێراکان و گەرمەکانی هەرێمی کوردستانەوە کە هێڵی خێرایی 122 باسە تایبەتمەندیەکانی ئەم هێڵە دەکەین بە تایبەتی لەم ڕۆژانەی کە جەژنە و بۆنێ و نەورۆزە و ئەو بۆنانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان یادیان دەکەیتەوە بە شێوازی جیاواز گفتوگوی تایبەتمەندەکانی هێڵی گەرمی 122 دەکەم لەگەڵ لاکەی سەمابدی بەرپرسی سەنتری 122 کە هێڵی گەرمە یەکە لە هێڵە گەرمەکانی هەرێمی کوردستان کاکەی سەم سڵاوت لێبێ بەیانیت باش زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی و بێگومان هەرچەنە سێم ڕۆژیشە بەڵام جەژنە پیرۆز بێ. ڕێزی سڵاو بوو جەنابێ هەوەشی بۆ هەمی بینەرێتێن ئارتی جەژنە هەوەشی پیرۆز بیت و جەژنە هەمی مسلمانی جیهانی و تایبەتیشێت کوردستانی کاکەی سەم جەژن لەلایەوە چۆنە پێشەوەی بێمە سەر تەوەرەکە لە دووەک تایبەتمەندی جەژن لایەوە چۆن ئەم چەند ڕۆژی پێش و چۆن بەڕێوە چوو گەرم و گوڕ بوو؟ وڵا جەژن وڵا جەژن شێوەکە باش ئارامی دەرباس بووە سپاس بە خودێک و حەدانوکە باش پرێوە چووە بەڵام ڕاستی وەکو جاران نەمووە یعنی ئەو وەکو گەرم و گوڕیا بەرین و کە و جەژنێت بەرێ و گەرەک قەلە باڵغ نەبووە شێوەکی ئارامیا پرێوە چیت و هەر وەکی هەر جار ینی ئەلحەمدولە چ مشکلانی نەبووی لە حەدانوکە زۆر باشە کاکەی سەم بابینە سەر تەوەرەکی خۆمان کە ڕۆڵی فریا گوزاریە خێراکانە لە ڕۆژانی جەژن لەم چەند ڕۆژەی جەژندا هێڵەکەیەوە چۆن کاری کرد توانیتان بە شێوازێکی گەرم پێشوازی لە داواکاری هاوڵاتیان بکەن کاتێک تووشی گرفتێک دەبوون یاخۆت داواکاریەکی زۆر لەسەر هێڵەکە ئێوە هەبوو؟ بەێ وەکو هەرجار هەمی هەلکەفتە و جەژنە پلانەکە تایبەتێتە داناش لای ڕێبەرە گشتیا سەخلەمیەوە بوو ئەوەی جەژنێژی مە پلانەکە زۆر باش هەبووە سەرکەفتیان نەبووە حەتانوکە تیمێت خۆ ئەم تەخینەت ئامادە باشیێدا بەگەر پێویست بە ئەم زێدەت کێل هەندێک دەڤەرە هەروسا ئەفێلە بوومای 24 ژمێنێت خزمەتە هەوڵاتیاندا کەواتە سەران سەری پارێزگەها دووکێ چناوە سنتەری چش دەرەوەی پارێزگەهێ هەر هەوڵاتیەکی پێوی خزمەتێن ساخلەمیە بێت یان حالەتێکی بژین ڕووداوەکە تانگاف هەبیت بەلێ یەکسەر پەیوەندی مەهاتی نەکردن و ئەو کەسێ پێوی ئامبولانسێ بووە مە سەردانەوە کریا چیاوێ پێوی چارەسەریە بووە هاتی چارەسەرکردن یانەوێ پێوی بە گوهستنیشی بووە مە بریە نەخۆشخانەی کاکەی سەم بەگشتی لە جەژندا فریاگوزارێ خێراکان چین کە ئێوە بەدەم هاوڵاتیانەوە دەچن زیاتر بە چی مەبەستێک پەیوەندی بە ئێوە دەکرێت هەندێک جاریانی لە جەژندا لە دوای ئەوەی 30 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بووین حاڵەتی ژەهرایی بوون هەندێک حاڵەتی تر تووشیە ئێمە دەبێت لە هێڵەکەیەوەدا زیاتر داواکارەکان چۆن بوون؟ بەێ ڕاستیە و ئۆمۆرە بەردەستێ من حتانوکە مایەوە هەر دۆڕژی چوویدا ما نزیکی 45 حالەتێن هەوار هاتنێ هەبووینە ئەنکو ئەوێت پێوی تڕمبێلێن ئامبولانسێ بووینە هەرچەندە پەیوەندی زیاتر بوومە هاتینە بەڵام ئەف کەسن و پێوی خزمەتێ ساخلەمی و ئامبولانسێ بووینە 45 کەس بووینە بڕاستیشی ئەم نەشی تهدیدکەین تایبەت چ حالە بەڵام حالەتین جوورە و جوورن وەکی جەنابێتە ئیشارەت کردی احتیمالە حالەتی ژەهرەوەی بوونێ تەسەممێنە ڕیدانên کەفتنێنە گەلە جەل جەژنا زارۆ gelek kevên Efrîdanê keftinê haletên Erîdanê trombêlanê hatine û çûnê haletên evên nexweşiyên dilûhinavan evê domdirêj evê nexweşiyên bijî şekirê ne nexweşiyên fişaraxînê ne ev haletên cûra û cûrin ku peyda dibin و her kesê peywendî me kirî me زیترین دم ئامبولانس بۆ هەنارتە وەکی من دیار کردی پلانەمە حتانوکە الحەمدوللا سەرکەفتیانە وایە چکە تیمێت مەل هەمی دەڤەرات حاضرن هەر جیهەکی ڕێدان لێ چێ بوو کێم تش 10 خۆڵەکام چین خزمەتێن ساخلەمی بگەهینێ هەروسامە چەند حالەتێکن دی هەنەش بلی کو ئەف یەت ڕێدانە ئەوە ئەف نەخۆشین و احتیمالە پێوی چارەسەریە نەش دەرەوەی پارێزگەها دووگێ چ بوش دەرەوەی وڵاتی بیت خاڵین سنووری بن یەن خاڵا برایم خەلیلا خاڵا بژین حاجی عمران یان ناوەرەمە و پارێزگەها میسلدا یان jî بû parêzgehên wek hewlêrê Silêmaniyê nêzîkî 4-5 halet me hebûne me pirêka ambulansê veguhasîne bû vanciyên me behes kirî. باشە کاکەی سەم جژنی تر جژنێکە پێویستە هەموو کەسێ لەگەڵ خێزانێکی خۆیدا یادی ئەم جژنە بکاتوانێ کارمەندەکانیەوە چۆن لەسەر ئەرکەکانیان بوون لەم ڕۆژی جژنەدا بێگومان لە شتان ساغ بێ
کارمەندانیەوە چۆن هاوکاری خەڵکیان کردووە و لەگەڵەوەدا دەمێ پرسیاری ئەوە بکەم خزمەتگوزاری ئەم هێڵی ئێوە تەنها بۆ نێوسەنتەری شاری دوهۆکە یاخود بێگومان دەوروبەریشی دەگرێتەوە. کاکەیسەم ئەگەر گوێبیستی منی دەبێت پرسیاریەوە بکەم کارمەندانیەوە چۆن لە ڕۆژی جەژندا لەسەر ئەرکەکانیانمانەوە لە کاتێکدا بێگومان جەژن ئەوەیەکە لەگەڵ خێزانەکانماندا بەڕێ بکەین دیارە کاکەیسەم بە باش شوێنەکانی ناگاتە لە ئێمە من بە کورتی باسێک لە تۆری ئەمڕۆی بانیز باش کوردستانتان بۆ دەکەم کە ئێستا لەگەڵ کاکەیسەم گفتوگۆم لەسەر دەکرد ویشیاڵی گەرمی 122 ئێمە هەندێک جار لە هەندێک حاڵەتە ئینشەڵە هیچ کەسێک پێویستی بۆ نابێکە پەیوەندی بە هێڵێکی گەرمەوە بکات بەڵام هەندێک جار ئەومان بەسەر داهاتوە کە حاڵەتێکی کتوپڕی تەندروستی بەسەر ئێمەدا ڕوویداوە پێویستمان بووە کە لە ڕێگەی ئامبولانسەوە چ خۆمان چ کەسانی دەوروبەرمان بگوازینەوە بۆ نەخۆشخانەکان ئەو ڕێنمایانە چین پێویستەکە تاک لە کاتی پەیوەندیکردن بەم هێڵا ڕەتچاوی بکات لەگەڵەوەدا تایبەتمەندەکانی ئەم هێڵە بۆ خزمەتکردنی نەخۆش خۆی لە چیدا دەبینێتەوە تەنها کاری ئامبولانس یاخود کاری هێڵی گەرمی 122 گواستنەوەی نەخۆشە لە شوێنی ڕووداوەکەوە بۆ نەخۆشخانەکان یاخود لەو مەسافەیەدا تیمی پزیشکیان لەگەڵدایە دەتوانن خزمەتی نەخۆش بکەن دەتوان فریا گوزارە سەرەتایەکان پێشکەشی نەخۆش بکەن لەگەڵەوەدا زیاتر دەبینین ئێستا قەرەباڵغی سەر شەقامەکان بەدی دەکەین ئێمە کاتێک کە حاڵەتێکی کتوپڕ هێلاوانێ پێویست بێ بە کەمترین خولەک بگەێنرێنە لای ئەو کەسێک کە ئەو حاڵەتی بەسەردا هاتووە چۆن قەرەباڵغی شەقامەکان کاریگەری کردوتە سەر ئەو مەودایی یاخود ئەو کاتەی کە ئەمبولانسەکە دەگاتە شوێنی مەبەست زیاتر بەگشتی تا چنێک لە نەخۆشخانەکانەوە ئەم ئەمبولانسانە دەگەنە شوێنی مەبەست ئەگەر دوورێکەی هەر چۆنێک بێت چۆن شۆفێران لەسەر شەقامەکان هاوکاریان دەکەن ئێستا بەراورد بەڕابردوو بەگشتی هاوکاریکردنی شۆفێران بۆ ئامبولانس و هێڵە گەرمەکان چۆنە دەگەڕێمەوە لای کاکەیسەم دەگەڕێمەوە لای تۆ پرسیارەکەم سەبارەت بۆ بووکە کارمەندانی ئێوە ڕۆژانی جژنی خۆیان لەسەر ئەرکەکانیان بەسەر بردەمەوە لە زاری تۆ گوێبیستی تایبەتمەندی و یاخود ئەرکی ئەم کارمەندانە بم لەگەڵەوەدا ئەو پرسیارە شما ڕاستە کردی کە ئایا هێڵەکەی ئێوە تەنها بۆ نێوسەنتەری شاری دوهۆکە یاخود دەوروبەریشی دەگرێتەوە بەێ ئەوەکی من دیار کردیاس پڕێکا شەشاین ئارتی سوپاسیا هەمی کارمەندی تەندروستی کەم شۆفێرت ئەمبولانسا وەکو هەوە بەحث کردی پراسی ستافێمە هەردەمت ئامادەباشیێدانە هەمی بیرەوەریە هەلکەفتا جەژنە پراسیشیت بێبەهرن گەل خێزانێت خۆ بژین جەژداناکەن یان هەمی هەردەم بێبەهرن ژێ چندێ بەرهندیژی ڕاستی دەستخۆشیلێت یان سوپاسیاواتکەین و ئەوی ئەرکێ پیرۆز وەرە و ئەم ئەرکێ خود زانین بەڕام ئەرکێکی پیرۆزە ڕاستی کارێکی بژین مرۆڤایەتیە سەبارەت پەیوەندیە بەلێ هێلا 122 بوو هەمی پارێزگاها دووکیە هەندی سنووری پارێزگاها دووکی کەواتە قەزا و ناحیەژی خوبەتگیری چ دەڤەرە زاخۆ ئاکرێ ئامێدیە بەردەڕەش هەر شەش قەزان بە هێلا 122 بوو هەر جهەکێ بژین ڕیدان هەبیت یانکو حالەتێکی تەنگاف هەبیت یانکو نەخۆشی پێویڤە گواستنەی بیچارەسەری بیت پەیوەندی پێلا ژمارە 122 بکات ئەف خزمەتە دیگەهی تەوان هەمی دەڤەرە ئەبوو زانینە جەنابێەوە و هەمی بینارە ئەف خزمەتە بێ بەرامبەرێکی کەواتە دەمێت تەلەفۆنیت کات بوو ژمارە 122 یانژی دەمێت تیمێ سەخلەمی ئەvێ خزمەتی پێشکەشی وات کرد ئەف خزمەتە هەمی بێ بەرامبەرە بوو هاوڵاتیە زۆر باشە کاکەیسەم ئەگەر پرسیاری ئەوە بکەم لە ئێستادا سەر شەقامەکان زۆر قەرەباڵغن دەبیرین ینی قەرەباڵغەیەکی زۆر بەدی دەکە گەر مەسافەی شوێنێک بۆ شوێنێکی تر 10 خولەک بەیان دەکجار بە 20 خولەک ئەگەین قەرەباڵغی شەقامەکان چۆن کاری کردوتە سەر ئەرکەکەی ئێوە چۆن کاری کردو سەر گەیشتنی ئێوە بە شوێنی مەبەست بەێ بالتاکیید ڕاستی کارتێکردنا هەی قەرەباڵغە شەقامێ ئانیا جادێ زۆر کارتێکردنا هەی چکە مەل هەرێمە کوردستانی وڵاتی عێراقی هەمیێژی مەچ جادێ تایبەت نینن بۆ بژین کارێن هەوار هاتنێ چ ئەمبولانس بی چ
ترمبلين آگر و مراندن بین یعنی پلیس آبن وقتی دیار کل همی ولاتین جهان زوربای ولاتان جادن تایبت هنه بوه چندیم و آیان جی جادت و گلک برفره هن ما مخابنی و بجین پارێزگا دوو کە هەرێمە کوردستانی گشتی جادت مە زۆر بەرتەنگێن و بالتأکید کارتێکردنەکە زۆر کرد ئەف تاخیربوونەوە دەمێ ڕیدانێک چێت بیت کام گەینە هەوڵاتیان خرت بژین تأخیربوون ئەنگۆ گیرۆبوونا جادەیە ئەمبولانس زیبزی نەگەهیت داخواستکەین کو ڕاستیژی شوفێر و هاوڵاتی زیاتر تاریکارن هەرچەندە حتا ڕادەکی تاریکارن بەڵام وەکو پێ کاکەیسەم ئێستا لەگەڵ ڕابردوو جیاوازیەکە چۆنە ینی لە ئێستادا دەکرێت بڵین شۆفێران زیاتر هۆشیاری ئەوەیان بۆ دروست بووە کە ڕێگەی ئێوە چۆڵ بکەن هەروەها لە کاتی ترافیکەکاندا ئێوە چۆن کێشەکانتان چارەسەر دەکرێت کاتێ بۆ نمونە حاڵەتێکی کچ و پەرچان لەگەڵتایە پێویستە بە کەمترین گات بگەێنرێترە نەخۆشخانە. دیارە کاکەیسەم دیسانوێنەکانی بەباشی ناگاتە لایەمە بۆ بڕن چەند هەڵەیەکی تەکنیکیە بەڵام بەگەشتی باسی ئەو پرسیارانە دەکەم کە من ماومە و پێویستە کاکە ئاراستەی کاکەیسەمی بکەم ئەویش ئەوەیە کە بەماوەی چەند خولەک دەکرێت ئەم هێڵی گەرما بگاتە شوێنی مەبەست هۆشیاری ئێستەی شۆفێران لەگەڵ ڕابردوودا چۆنە بێگومان کاتێک دەچنە شوێنی مەبەست یاخود هەوڵی گەشتن بە شوێنی مەبەست دەدەن شۆفێرەکان تا چۆن توانیویانە هاوکاری ئەوان بکەن ڕێگەیان بۆ چۆ بکەن تەبان لێرشەوە داوا لە سەرجم شۆفێران دەکەین چی پۆلیس چ هەر هێڵێکی گەرم چی ئامبولانسەکان چ ئاگرکوژێنەرەوەکان کاتێک زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدەن لەسەر شەقامەکان ئەرکی ئێمەیە وەکو شۆفێر کە شەقامەکەیان بۆ چۆڵ بکەین لاوانەیە حاڵەتێک ڕوو بدات یاخود لە حاڵەتێکدا بن کا پێویست بێ بە کەمترین کات و بە زووترین کات بگەنە شوێنی مەبەست هەندێک جار ژیانی ئێمە پێوەستە بە تەنها چەند چرکەیەکەوە بۆیە کاتێک تۆ شەقام بۆ هێڵێکی گەرم چۆڵ دەکەی بێگومان ڕەنگە ژیانی کەسێک ڕزگار کردبێ یا خۆت بوو بێتەوە هۆکاری ئەوەی کە ژیانی کەسێک ڕزگار بکەیت لەگەڵ ئەمەدا ینی هەمومان هەندێک جار پێویستمان بۆ کە پەیوەندی بە هێڵی گەرمەکانەوە بکەین پێویستمان بۆ کام داوای هاوکاری لەوام بکەین بۆیە هاوکاریکردن هەموو کاتێک ئەرکی ئێمەیە کاکەیسەم دەگەڕمەوە لای تۆ پرسیاری ئەوەم دەکرد کە ئایا شۆفێران لە ئێستادا بەراورد بەڕابردوو چۆن هۆشیارن لەوەی کە ڕێگە بۆ ئێوە بکەنەوە کە شەقامەکە بۆیەوە چۆڵ بکەنەوەکو ئەرکێکی مرۆڤایەتی بێوەکو ئەرکێکی هاوڵاتی بێ کە بەرامبەر بە ئێوە و بەرامبەر بەو هێڵە گەرمانە هەیەە ئەنجامی بدەن. کە دامەزراندنە وی سیستەمی مە زۆر ئاریشت و سەها بووینەک و دوی هاوڵاتی وەکو پێدوی دوێ خزمەتی نەگەیش بیتانی ڕەوشەنبیل نەبی سەر هەندێک و دەمی ئەمبولانس جادێت حالەتێکی تەنگاف تێدایە چەند بژین زیترین وەخت جهتە نەخۆشخانە ئەکید ژیانەوی کەسێتە پاراستن سەبارەت پرسیارەتەژی یامە ماوەی گەهشتنێ بۆ ڕیدانە ئەمشێن بژین سەرانسەری پارێزگاها دووکێ ده خۆلەکە زیاتر نابورید ڕیدان چەندا دیر بیت چەندا ئەو بیت ماوەی ده خۆلەکە دامشێم گەهینە جێمە بەست و بۆ vê gavê pirasî me arîşeka dijî hebû demê destpêkê berawird gelnûke demê gelek peywendî bû me hatin bû jimara ekdûdû an ku 122 و bê ku hiç rîdanek hebî tinê bû îzac bûye tinê destê zaroka da bûye tinê xelkekî ev hêle mijî dikir belam nûke berawrdiyeka zor heye heta radekî هاوڵاتی jî tarîkarin bes dixwastin zêdetir tarîkar bin taybetî jî demê ambulansî haleteke tengav têda bît wel cadê çît em yanî agehdarîya hemî bînerê xwe dikeyn hiç ambulansek eger nexweş têda nebît bû niye yanî em rêkê nadeyn weku dîfrê nemayên Rêveberiya Giştiya Sexlemê Wezareta Tenduristî ku ambulans eger cadê biçît bêjin kodê sor bît nexweş têda bît feraret hilbin safîreya hilbît إلا نخوش تدابيتن أو بشتن بجن فرارا وصافرة بكار بينيت بوهندي داكو شوفير زاتر هاريب كان سبارت بابتي ديكو الدمي جهينا ترافيك لايتا و ذكرنا ترافيك لايتا براستيجي الفيري ما سپاسیار Rêveberiya Giştiya Sexlemiya Parêzgeha Duhokê dikeyn ku prastî jî me hemahengiyeka baş an ku tensîqeka baş me gel de heye
و هەر کاتێ ئەم پێویست بین ئەم پەیوەندیە پێلا ڕێبەریا هاتن و چۆنێتکەین کۆبەری نوکە 188 بوون کە ئەس باوەڕم هاتیە گۆڕین بەڵام تەنسیقەکە باشمەد گەل دەهەیە و گەلێک هاوکارن گەلمەدا ئەوژی بوومە ئەکسەر ترافیکاوەتکەن و جادێ خۆشتیان بۆ هەندێ ئەم بشیم گەینە نەخۆشخانە بڵانسەکان تەنها کاریان ئەوەیە کە نەخۆش بگوازنەوە یاخود تیمی پزیشکی لەگەڵێوەدایە بۆ ئەنجامدانی فریاگوزارە سەرەتایەکان بۆ کەسی مەبەست. ڕاستیشی پسیۆرەتە گەلێکۆ گرنگە ینی ئەگەر ئەمبولانس بەس بۆ هەندێ بیت و بەس نەخۆشی بەگوێزی وەچی فریاگوزاری سەرەتایی بوو نەکەی کەواتە تە چێ بژین استیفادە ئەنکو هەریکاری نەگەهان دەوی نەخۆشی ئێکش ئارمان جدمە ئەنکوش ئەهدافت ئەوی سیستەمی هەوار هاتنی ئەوە دەمێ کەسێک تووشی ڕیدانت بیت تو فریاگوزاری سەرەتایی بوو کە جهێ ڕیدانێ چونکە کەسێکی تووشی ڕیدانێکی بووی احتمال اكسجين نگهت دماغی احتمال بدوی احتمال توشی شکستنه که بوی احتمال توشی نزیفه که بوی اگر تو وان آریشنوی چاره سر نکی حتی تو گهین نخوشخانه احتمال برای گیاه نخوش دزد ولی اگر کسی که نزیفه بود تو براستینی اگر کسی بدوی اکسیژنی بود تو بده اگر کسی جهه کی ویشکست یا تو بشیوه که تندرستی درست دگلوان کلو پلت ناف امبولانس دا ابد زانستی تو پرکه درست کار بینی تو رگیانی وی کسی پارزی و بالتأکید چاره سریع که دست بکی بو هر کسی که تو شریدان بیت تکرن و پشتینگی هم ود گوهزین بو نخوش خانه. باشه لو مسافی تا ایو دگن لای نخوشه که دتوانن لرگی پیوندیه و هندک فریاگوزاری سرتای بو کسبلن که پیوندی به ایو کردو بوی بو کسی نخوش یاخود او کسی که حالته که بسر دهات و انجام بدات. اسپسیرات باستی نگهشتم بلام او کسی پیوندی بمد کرد بله است کارمندیت ماید جورا کنترلی آنکو اب سرهیلا 122 بزانین تندرستین باشنه گلک شوانا جیب خو کارمندی تندرستینه بالتأكيد أبي بيوندي بكت أجر أو كسي تو شريداني بوي بدي هندك شيرات كار بيت هندك شيرات بيت أنكو آموزگاريا بيت يعني هندك رنمای عمد دين أبي كسي أبي بيوندي كلي كو بوي كسي تو شريداني بكت تهلا تلفوني ده حتى كو أمبولانس جهت جيمة بس. أنت كاكي سما وراك والله مي بستيارك من بو. قالك جرا تشيبوينا وما جون بله. بله کاکەیسەم لە چی کاتێکدا پێویست ناکە ئێمە پەیوەندی بە ئامبولانس بکەین هەندێک جار حاڵەتی تەندروستی زۆر خەفیفەیە بەڵام پەیوەندی بە ئێوە دەکرێت لە چی کاتێکدا ئێمە پەیوەندی بکەین لە چی کاتێکدا پێویست ناکا پەیوەندی بکەین. بله وەکو دیار هێلا 122 هاتیە دانان بوو حالەتێن تەنگاف چی کەسێک بیت یان کۆمەکە مرۆڤ بیت یان هەر جۆرا ڕیدانەکە تەنگاف بیت کەواتە ڕیدانت تەنگاف گەلێکن ریدان کفتنی نایت هات نوچونه نایت صوتنی نایت جهروی بونی نایت خندقاندنی ناف آویدا یعنی اول بجنم ریدان تنگاف بلام راستیشی گرک حوالاتی پیوندی بمکن پیدیف امبولانس ناکه زور جارا چین سردان نخوشی که اندی بجی دیبینی توشی سر ایشکی بویا یا توشی کوخکی بویا یا حالتك گلک یعنی نورماله كوبراستيشي بيدفينا كاد امبولانس بتشيت والفيليشي يعني دائما بيونديشي كات او دي يعني وقت بيوند ياخذت بيش دي بيش حالتك زور طنقافه وقت دائما امبولانس جادي تشيت احتمال دي بصافيلي تشيت دي جادي قربالغ اختي دي احتمال امبولانس سامايان طرمبيلا كادي جادي تو شريداني بكات بلام دائما جهتويري دي بغدتها في حالتها نا حالتك بيت فيها ونيرونورانا وبراستيش قالك جاجي في حالتها تشيت من بس هم داخلش حوالاتيات که امتنی با حالت تنگاف بیتن اف حالتین کو وکی ما اشارت پیدای اوین کو توشی ریدانات بن یا توشی بجن اف ایشن دون درشت بن کو بدوی چهار سریه که دست بکی یا پلس بن یا فریق گذاری سرطایی بن امتنی بوان حالتا پیوندی بکن دا کو امجی بشین بشبکه باشتر خدمت خلکی خوب بکن. زۆر باشە کاکەیسەم عەبدی بە پرسی سەرسەری 122 سپاس بۆی لەگەڵ ئێمەدام میوان بووی لە دووهۆکەوە کاکەیسەم. زۆر سپاس بۆ هەوەژی و زۆر سپاس و بەیانی هەوەژی باش بیت دووبارە سپاس بۆ تۆ تەواوی زانیارەکان.